پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەیسە منا ئەڵێ لە من نییە یعنی لە محەممەد نییە عەلەیهی سەڵات وەسەلام لە دینەکەیشی نییە کێی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم یەکێ لەوانە سەحر ئەو سەحر له یەکێک کە سحر ئەکا یەکێکش کە ئەچێ بۆ لای چەندێ خەتەرە موسڵمان عەزیزەکان یەکێک کە سحر ئەکا تۆش ئەچی بۆ لای ئەڵێی بەخوا ئەو نەبێ کەس نایدۆتێتەوە مامۆستا بچووم بە لای ساحرێ نەوەڵامە چوو وەڵام مامۆستا چوومە بەس کەفارەتی چییە کەفارەتی قوربەسەری و نەکبەتیە کەفارەتی لای من نییە وەلای هیچ کەسێکش نییە ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من ئەتا عارفا هەر کەسێ بچێت بۆ لای چی بۆ لای ساحرێ بەس بچێ بۆ لای ئیمانشی پێی نەبێ بچێ سەلامێکی لێ بکا بڵێ هاتوومە دانیشتوم لەگەڵێ هاو مەجلیسە خراپەتە بێت مەجلیسێکە خوات و ڕۆ دەکات ئەمجا ببرسێ لێی بەس پرسیارێک بکا ئیمانی بە قسەکەیشی نەبێ بڵێ من ئەڕۆم تاقیەکەمەوە وەکەوە بڵێ پێغەمبەری خوا فەرمێت چل ڕۆژ حەساو بکە یەک ڕۆژ چوو بەلای ساحرێک چل ڕۆژ عیبادەت مەکە چل ڕۆژ عیبادەتت قبوڵ نییە کەیفی خۆتە ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من ناڵێم من بەڵام فەرمایش توایەتەکانتان پێڵە موسڵمان عەزیزەکان هەر کەسێ بچێ بۆ لای ساحرێ کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من ئەتا عارفا فاسألوا عن شيء بپرسێت دەربارەی شتێک ئەمجا فەرمێ لن تقبلوا صلاة 40 ليلة يعني شو روجك هردي بيكو هيج عبادتك إلى قبول ما به خوابنا من بدا أي كسيك بتشي بولاي أي بيغمري إخوة صلى الله عليه وسلم بقربان الدين حتى آفاتك كان أمتك يا قدار كردة وليا يما قشتك من كر خومان أيكي خومان ويقاي على ما نبجاروا أما بيغمري إخوة بيش هزار وجوار سسا كوتيتي أفرمي كسي بتشي ولا إيماني في بيت أما خطرت بتشي بيجي والله أو نبوايا من وفع ذخرة تكتشو فلان ملدت شو والله تزكم دوزيوا فلان دوزيوا فلان كارم لما رواه واكرة أو دوزيوا بوم في غمري إخوة إيماني في بيت بشان هذه شو بازيكا في غمري إخوة فرمي عليه الصلاة والسلام صلى الله عليه وسلم فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم واتا كفري كردو بوي دابزي وبو بيغمبر يعني قرآن يعني إيماني بقرآن يعني إيماني بقرآن كسي إيماني بقرآن نبي يعني شيء يعني الإسلام شو دروا بمكارات شو دروا مسلمان نية أبي وريا بن عزيزان خوش رئيسان أمشتي قالتني تشونك ساحران منو تناك